وەرزەکانیش ڕێک تەماشاکە ئەو وەرزانەی کە خوا بۆ ئێمەی داناوە قۆناغەکانی تەمەنمانن. قۆناغی گەنجێتی وەکو قۆناغی بەهار وایە، ئەوە تا لە بەهارە هەموو شتێک گەشە دەکا. ماندووی کەچی دڵخۆشی لە ناو بەهارە چەندە مرۆڤەکان بە تایبەتی لە زەمەنی پێشووترە لە بەهارە زۆر ماندوو بوون لەبەرەوەی کوشت و کاڵ و هەموو فەلاحەت و ئانە لە بەهارە دەست پێ دەکا، بەڵام هەمیشە دڵخۆشی لەشت خۆشە. گەنجی ژوایە، گەنجیش چەندەم هەوڵ دەدا ماندوو دەبێت کە چی ماندوو بوون ناناسێ، هەر دڵخۆشە. بەڵام پیری وەکو وەرزی پاییز وایە. وەرزەکانی پاییز ناوە کوردیەکان تکایە لەبەرکەن چەند ناوی جوانن: ڕەزبەر، گەڵاڕێزان، سەرماوەس. ڕەزبەر واتە ڕەز دێتە بەر، لە هەندێک شوێنیش لە هەندێک زاراوی کوردیدا پێڵەن مشتاخان. پیریش لە بەهاری تەمەندا چیت شان دەبێ و کارت کردبێ و ماندوو بووبی لە پاییزی تەمەندا دەیچنیتەوە. ئێستا و کەسانی کە کشت و کاڵ دەکەن لە بەهاردا چیان چان دەبێ؟ شەتڵەکانیان چاندووە، شەتڵێکی بچووکی لاواز، نەمامێکی ئاوداوە ڕواندوویەتی، ئەمەی کە لە بەهارا کردوێتی لەکوێ؟ لە ڕەزبەرە هەڵی دەگرێتەوە، لە پاییزە، لە سەرەتای پاییزە هەموو شتەکان پێدەگەن. ئەوەی لە بەهارە ئەو شەتڵە بچووکەی ناڕستوتە ئێستا گەیشتۆتە بەرهەم، ئەها ڕەزبەر، ڕەزەکەت هاتۆتە بەر. مشتاخان، مشتاخەکەت دەنیتەوە. ئەو میوەی لە بەهارە خزمەتت دەکرد ئێستا لە کاتی پاییزە بەرهەمەکەی ترێی سپی و ترێی ڕەش دەیکەی بە مێوش. ئەوەی لە بەهارە هیچی نەچان دەبێ، هەر تەنها خەریکی خەوتن بوو بێ، نابێت لە پاییزە بەتەما بێ مشتاخەکەی هەڵگرێ و ڕەزەکەی هاتبێتە بەر. لە پیریشە ئینسان تەماشای قۆناغی ژیانی ڕابردووی دەکات. لە تاعەت و عیبادەتە ئەگەر بە گەنجی کردبێتی ئێستا لە پیریدا دڵخۆشە. ئەگەر کار و کەسابەتێکی زۆری کردبێ خۆی بنیاد نابێ بە حەڵاڵی شتێکی پێکەوە نابێ ئێستا لە پاییزی پیریدا دەیچنێتەوە بەرهەمەکەی دەخوا.